بسم الله الرحمن الرحيم وبه نستعين الحمد لله رب العالمين هذه الحيارى والتائهين وأصلي وأسلم على سيد المرسلين وعلى آله وأصحابه أجمعين خوشويستان وبريزان خوش عالم لزنزيري بسودو همين لخزمت ايوي بريز وخوشويست دقينوا أويج لسورة الليل. سورة الليل تفسير كيتسد تورق لخو دقري توري يكم بيناسي سورتك يكم ناوي سورة الليلة جماري آيات كان بستويك آياتا سورة مكية نوتو دو همين سورة قرآن لزنزيري قرآن بيروز لدواي سورة الأعلى دابزية بابتكاني أو سورة بيروزا داكوشي تأكيد لستوار خال دكاتو خالي يكم هولو كوششي مروف لدنيا دا برهمو درنزامكي أما باس ماكت كمروف هولو كوشش دكا كوشش وهولو مروف كوشكاني مروف أويا لدنيا دك أولو كوشكي دكا برهمكي تيا تاكي لدكوتو خرابي ديت الري دوام گەورەی بەخشین و دەرەنجامەکەی لە دنیا و دواڕۆژ کاتێک کە ئینسان ماڵ دەبەخشی لە دنیاە چەند پێ گەورە دەبی لە قیامەتی ئەدر و پاداشتەکەی چۆن دەدرێتەوە. خاڵی سێم خراپی چروچی و قورچۆچی لە دنیا و دواڕۆژ خوای گەورە باسی ڕەزیلی دەکا ئەو کەسانی قورچۆکن ڕەزیلن چروچی دەکەن لە ماڵ بەخشین لە دنیا و لە دواڕۆژ چەند بێقیمەت و سەرشۆڕ و شەرمەزار دەبن. خاڵی چوارم گەورەی دڵسۆزی و ئیخلاس و کار و کردەوە لە پێناوی خوا دڵسۆزی و ئیخلاس لە پێناوی خوای گەورە چەند کارێکی گرنگ و گەورەیە. تەوەری سێم لە تەفسیری سوورەتی ئەللەیل پەیوەندی ئەو سوورەتە پیرۆزە بە سوورەتی پێشوو کە سوورەتی ئەشەمسە. لە سوورەتی ئەشەمس لە سوورەتی پێشوودا کە سوورەتی ئەشەمسە باسی ڕێگای بەدەستهێنانی بەختەوەری و بەدوەختی خوای گەورە سوبحانەهو وتەعالا کرد. نمونەشی هێناوە بە پێغەمبەر ساڵح و گەلەکەی هێناوە لەو سوورەتە پیرۆزدا کە سوورەتی ئەللەیلە خوای گەورە ئەنجامی خراپەکاری دەرونی پیس و گوناهبار باز دەکات بەرامبەر بەوانش دەرونی پاڵفتەکرا و پاک و خاوێن باز دەکات بەرهەمی پاک و خاوێنیەکەی بەوەی شتە خۆشەویستەکانی دەبەخشێت لە پێناوی خوا لە ماڵی لە سەروەتی لە سامانی لە عیلمی لە کاتەکانی بەهۆی دڵسۆزی خۆی لایکردنەوەی بۆ خوای گەورە خوای گەورە ئەو ئینسانە بەرز دەکاتەوە. کەواتە بەڕێزان و خۆشەویستان لە سوورەتی بەلەد خوای گەورە باسی هەوڵ و کۆشی کرد کە پێویستە ئینسان خوا خەڵقی دەرلەوەی هەوڵ و کۆشش بکە. لە سوورەتی ئەشەمس خوای گەورە باسی هەوڵ و کۆشیەکانی کرد کەوا کەسێک هەوڵ و کۆشی خراپ دەکا ئەنجامەکەی بەچی دەکات. لەو سوورەتەدا خوای گەورە دوو نمونە دەیتەوە یعنی کەسێک ماڵی خۆی بەخت دەکا هەوڵ و کۆشش دەکات بە ئارەقەی دیوچەوانی خۆی ماڵ پەیدا دەکات لە دواییدا ئەو ماڵی بەخت دەکات لە پێناوی خوا بە ئیخلاسیەکی ئەو پڕی دڵسۆزیەوە ماڵەکەی دەبەخشێ لە پێناوی خوا. خوای گەورە دنیا چه پاداشتێکی داتەوە لە قیامەتێ دەبی پاداشتی چۆنبی وە کەسێک بە پێچاوانەوە ماڵ پەیدا دەکە بە حەرامی بە ناشەرعی بە ڕێگای خراپ لە ئەنجامدا ئەو ماڵەش نابەخشی لۆی کەوا خەڵک ئیستیفادەی لێ بکەن نە بەخۆی ئیستیفادەی لێ دەکات نە ماڵ و منداڵی نە خەڵکی دەوروبەری چروکە کەسێکی ڕەزیلە کەسێکی قرچۆکە لۆی ئەو کەسەش عاقیبەت و ئەنجامەکەی باز دەکرێت. دەینە سەر تەفسیر و لێکدانەوەی ئاەتەکانی یەک بێک. خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمێ وەللەیلی ئیذا یەغشا سوێن دەخوا دەفەرمێ سوێندم بەچی بەو شەوەی کاتێک کەوا یەغشا واتە زەوی دادەپۆشی تاریکیەکەی زەوی دادەپۆشی. طبعاً مسلمانان خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە قورئانی پیرۆز لە چەندین شوێن سوێندی بە شەو خواردووە وەللەیلی ئیذا یەغشا یان خوای گەورە سوێندی دەخوا دەفەرمێ وەللەیلی ئیذا سەجا یعنی وە چەندین ئاەتی قورئانەیە خوای گەورە سوێن دەخوا دەفەرمێ وەللەیلی ئیذا یەغشا وەکو لە سوورەتی ئەللەیل. لە جێیشتر خوای گەورە وەللەیلی ئیذا یەغشاها لە ئاەتێشتر وەللەیلی ئیذا یەسر لسورة الفجر يان دفن والليل إذا عصعص يان دفن والليل إذ أدبر يان دفن والليل إذا سجى والليل وما وسق أو سويد خواناني إخوائي سبحانه وتعالى لقرآني بيروس معناي أويني لقرآن هم تكرارا نا بلكو خوای گەورە کە سوێن دەخوا بە شەو
هەر یەکە لە کاتێکی شەوە، یعنی ئەگە شەو دابش بکەی لە سەرەتاییەکەی کە تەعەزە ڕۆژ ئاوا دەبیتن مەغریبە تەعەزە ڕۆژ ئاوا بووە سۆرایەتەکە ئێستا لە ڕۆژەیە ها خوای گەورە دەفەرمێ ئەوە کاتی سەرەتای ڕۆژە هێشتان یعنی تازە سەرەتای شەوە تازە دەستی پێکردیە کەواتە ئەو کاتەیە سەرەتای یەکەیە یان خوای گەورە کە دەفەرمێ والليل إذا يغشى أو كاتي تاريشي تواو پردەی هینایە بەسەر دنیادا تاو تاریک بووە یان والليل إذا يغشاها ئەدی والليل إذا يسري لە کۆتایی شەو ڕۆژ وردە وردە دەڕوا یەسری یعنی هێدی شەو دەڕوا تاریچیەکەی نامینێ بەرەو ڕۆناچی دەڕوا والليل إذا عسعس واتە شەو کاتێکەوە ئەدبەر یعنی کۆتایی پێدێتن نامینێ یان بدایەت وردە تاریچیەکەی دێتن بەسەر دنیادا والليل إذا سەجا یعنی تاو تاریچەکەی دنیای داپۆشتیا یعنی تاو تاریچەکە هاتیە والليل وما وسق ئەو کاتێ شەوە کاتێک دنیا بەرەو تازە کۆتایی برەیداتی هەموو شتەکان وەسق واتە جەمەعە دنیا شەو کە هەموو شتەکان کۆ دەکاتەوە مەسەرەن تەمەشاکەی تەید و توار هەمووی بەرەو کوولانە و شوێنی حەوانەوەی خۆی دێ خەڵکەکە هەمووی کاتێکە بەرەو ئێوارە دێ هەمووی بەرەو ماڵی خۆی دەگەڕێتەوە هەموو شتەکان بەرەو شوێنی حەوانەوەی خۆی دەگەڕێتەوە کەواتە خوای گەورە کە سوێندی بە شەو خواردو لە قورئانی پیرۆز لۆ هەموو قۆناغ و مەرحەلەکانی یعنی کاتەکانی شەوە بە تێگەڕایی لۆیە کاتێکەوە ڕۆژ ئاوا دەبی تەمەشا دەکەی دنیا یعنی سبحان الله زۆر سەرنجڕاکێشە کاتێکی زۆر جوانە کە بەڕاستی هەست بە قودرەتی خوای گەورە دەکەی سبحانه وتعالى حتا تەمەشا دەکەی لەو کاتەدا یعنی ئینسان تەمەشا دەکەی لە ڕۆژی زۆر ماندیە کاتێک تەمەشا دەکەی ئێوارە دادێ ئەو دنیاە بەرەو تاریشدی گۆڕانکاریە کۆسە ژیانی ئینسان دادێ دەچیەوە مارێ لەگە منداڵەکان دادەنیشی نانی ئێوارێ دەخۆی لەگە منداڵەکان چایەک دەخورێت و هەموو عائیلە کۆ دەبتەوە هەمزانە خزمەکت دێ میوانەکت دێ یان تەمەشا دەکەی شەوەکەی سەر دەکەی سەر بالیفی دەنوی هەتا سبەینێ جاریشتر فۆرمات دەبیەوە هەچەندی ماندی و شەکەت و هیلاک بی ئەو شەوە ئیسراعەتت پێدەدا والنەهاری ئیدا تەجەللا وەخوای گەورە سوێن دەخوا بە ڕۆژگار بە ڕۆژ ئیدا تەجەللا ئەو کاتێکەوە هەموو شتێکی تێدا ڕووناک بوویتەوە یعنی دنیا تەواو ڕۆناک بووە بە تیشتی ڕۆناچی ڕۆژ بزانە والنەهاری ئیدا تەجەللا یعنی لەو کاتەدا هەموو شتەکان ڕۆن دەبیتەوە یعنی چۆن تەمەشا دەکەی کەسێک کەوا هەناسەی لێبڕابی وردە وردە هەناسەی دەگەڕێتەوە دەست بە حەرەکە دەکاتن دنیاش ئەو هایە ئەو دنیا لە شەودا خامۆش بێدەنگ کپ و مات بووە بەڵام کە بەیانی دادێ وردە حەرەکە دەکەوتە و دنیا دوکان دەکرێتەوە بازار دەکرێتەوە قوتابخانە دەکرێتەوە ماڵەکان هەمووی لە خەو هەڵدەستی وردە ژیان دەست پێ دەکاتەوە کەواتە والنەهاری ئیدا تەجەللا عنی هەموو تاریچیەک ڕۆناچێشی لە دووە ئەوەمان پێ دەرێتن لێ دڵتون مەبە دڵتەنگ مەبە کاتێک کە غەمەک ڕوو تێدەکات چۆن تاریکایی شەو دوای ماوەیەک ڕۆناچی بە دوو دادێ ئەتوش بزانە دوای هەموو غەم و ناخۆشی و موسیبەتێک ئیلا ڕۆناچیەک دێتن کە خوای گەورە بەو شەرتەی پشت بە خوای گەورە بەستی بەو شەرتەی خوای گەورە بکەی پشت و پەنای خۆت خوای گەورە سبحانه وتعالى بەهانات دێت و پشتیوانت دەبێت ئینجا خوای گەورە دەفەرموێ وەسوێندم وما خەلق الذەکەڕ والئونثى وەسوێندم بەچی بەوەی دروستم کردووە ئەوەی لەو شتانەی دروست بووە الذەکەڕ لە نێر والئونثى لە مێ واتە لێرە چمە بەست پێ نێر و مەی مرۆڤی یان هەموو ئەو شتانە طبعاً هیچ شتێک نییە لەو بوونەوەرە لەو کەونە لە نێر و مەیەک دروست نەبی تەنها ذاتی خوای گەورە سبحانه وتعالى تاکە لێ خوای گەورە کە سوێن دەخوا والفەجر وليال عشر والشفع والوتر الشفع واتە هەموو ئەو شتانەی بەجود دروست بووە لێ خوای گەورە لە سوورەتی یاسینیش دەفەرموێ سبحان الذي خلق الأزواج كلها پاک و بێگەدیل و ئەو خودایی کەوا خلق الأزواج جوت و لە نێر و مێ لە جوت هەموو شتێکی دروست کردیە كلها هەموو شتێک ئیلا لە نێر و مێک دروست بووە سبحان الله یان خوای وخلقنا من كل شيء زوجين هەموو شتێکمان دروست کردووە لە نێر و مێ و
لا زوجي كوات ليرة خواي بزانا وما خلق الذكر والأنثى حمشتك مال لنيرو ما يقدروس كدوا كوات أوجيانا بوشوي هاو سنگ سبحان الله تماشارك قرمي هي ساردي هي هاوين هي زستان هي خوشي هي ناخوشي هي إيمان هي كفر هي نير هي مي هي كر هي كتس هي جن هي بياو هي آسمان زوي هر همو أوشتانا حتى آصل لدو مادة بيقدر لنيترون بروتون يعني أنت مشاركة أو لدو رقص دروز بوا لدو مادة أو دنيا هموي لا نيرو مي دروز بوا كواتا هاو سنجراقتن زور مهمة لو دنيا دا كإنسان براستي بزاني أو دنيا بوشوي خوا خلقي كرديا عند خواي قد مسوين دم بهمو أوشتانا بو شوي كوا تاريكا أي دنيا دا دا بوشي بو روجي كوا روجك دنيا روناك دكاتوا وبهمو نيرو ميك إن سعيكم لشتى بزان براستي هولو كوشي إيوا ديايا برتوازية شێوازی جیای هەیە عەبدوڵای کوڕی زوبەیر دەفەرمێ ئەویش لە باوچیەوە دەجێڕێتەوە دەفەرموێ ئەبوو قوحافەی باوکی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەڕێ وتی دەتبینم ئەو بەندە لاواز و بێهێزانە ئازاد دەکەی ئەبوو قوحافە بە ئەبوو بەکری گوت بە ئیمامی بەکری گۆ ئەی ئەو بەکر ئەوە چێت و دەی ئەو عەبدوو بەندانە ئازاد دەکەی بەڵام کوڕی خۆم ئەگەر بەندە بەهێز و بەتواناکانت ئازاد بکردا باشتر بووت و لۆ نای ئەو عەبدانە ئازادکەی کە هەمووی بەهێزن بەتوانا و پشتیان هەیە لۆی دیفاعل لێ بکەن لۆی ئیشیان پێ بکەی ئەوە باشتر نەبووات بکرد باە پارێزگاریان لێ دەکردی ئەگەر ئەو بەهێزانت ئازاد بکردا دیفاعیان لێ دەکردی ئەبوو بەکروتی بابەجیان من تەنها مەبەستم پاداشتی لای خوایە ئینجا ئەو ئاەتە پیرۆزانە دابەزی ئیمامی حاکم ئەو فەرموودەی جێڕایەوە فأنت ليه بزانا فأما إن سعيكم لشتى يعني براسي هل يك فكر خيالتي بزانا أبو بكر كابرياتي باوشي أبو بكر أبو قحافة مشركا إمامي أبو بكر إيماني ببيغمبر هنا صلى الله عليه وسلم فكر نووي لوي تنزيايا عندك أو بوشوي بابا أبو بكر دري إمامي أبو بكر دفرمي من دمي خواي لخوم رازيكا لو خواي يقول لمدحي إمامي أبو بكر دفرمي فأما من أعطى واتقى دفرمي إن سعيكم لشتى دفرمي إنسان أجر براسي تمشابكي أو كسي بدرسوزي إيشو كاردكا ديتي باكا إيشو كاركاني بنيتي باك دكا أو دبيتا دروشمي همو جياني إنسان كان براستي جياني إنسان كان دكويت خوشي لويا واي ليدي أو بركة إخلاص دصوزي بون لبو ديني إخوا واي ليدي تنبراستي الدنيا هموي روناق دبتوا بتي بجياني خوش بوي خلق هموي الرزق بخواي يقول بركة دخات رزقيان عمريان إيشو كاركانيان لويا تمشابكا هندي خلق هيا كارو كردوكي قمرائية هندي خلق هيا كارو كردوكي هداية دان بختور كدني خلقه تنجيايا لو يتمشاركي أو كسي كوار ريقاي أو يك خلق بختور بكا رينموني خلق بكا أو الريقاي بهشتي قرتبر أو كسي دوي خلق قمرابكا أو الريقاي آقري قرتب بر لو يزور جياوازا كسك ري بهشتي قرت بي كسك ري آقرو دوزخي قرت بي خواه بنا ممدا لو يتمشابكا ما أكثر المصلين چەند خەڵک هەیە بە ڕۆژی دەبن چەند خەڵک هەیە نوێژێ دەکەن چەند خەڵک هەیە شەو نوێژێ دەکات چەند خەڵک هەیە زۆر ماندیە داعیەکی زۆر بەناو بانگە چەند خەڵک هەیە حەج و عومرە دەکە ماڵی خۆی سەرف دەکات بەڵام ئینە سەعیەکم لەشەتتا کەسێک لە بۆ خوا دەچی کەسێک لە بۆ مەبەستی دنیایی دەچی زۆر فەرقی هەیە کەسێک دەگاتە مەبەستی خۆی کە ڕەزامەندی خوایە کە قبولبوونی عەمەلەکانی تێ کەسێشتر دەگاتە مەبەستی خۆی ئەویش چییە بەدەستهێنانی ناو دەنجی دنیاە یان پارە و پورێکی دنیاە بەڵام قیامەتی دۆڕاندیە خوا پەنامە بدا یا ڕەبی فأما من أعطى واتقى خوای گەورە فەرمێ ئەو کەسەی کەوا من أعطى ماڵی خۆی دەبەخشی واتقى و هەروەها ماڵی خۆی دەبەخشی و ئەو کەسە پارێزگار بێت يعني خوي دا باريزي ريقاي تقواي قلت بر وصدق بالحسنى واروها باوري هيا بتي بالحسنى بباشترين تاكا قورتين تاكي دنياتيا
وتري لا إله إلا الله پیغمبری خوا دفرمي صلى الله عليه وسلم دفرمي الإيمان بضع وستون شعبة إيمان 6 قصور يعني بضع وسبعون شعبة يعني حفتا أوند بشيء پیغمبری خوا دفرمي صلى الله عليه وسلم أعلاها برسترين لتكي تاكا بشي إيمان وتني لا إله إلا الله وأدناها كم تريني شي إماطة الأذى عن الطريق لا داني إيشو آزارنا خوشيكو في سيكا لسرقا وصدق بالحسنى كوات أو كسي كوا لقورترين بلي تاكا كبريتيا بلي إيمان كلا إله إلا الله برواي بولا إله إلا الله هي بروا دارا شوين كوتي محمد المصطفى صلى الله عليه وسلم فسنيسره لليسرى ما دام مال دبخشي خوي باريزي بروا دارا أو كسف فسنيسره لليسرى بن لدي زكترين كادا إيمان ريقاي تاكي لبو آسان دكي ريقاي تاكي لبو تاكتر ريقاي لبو آسان دكي كلا دنيا ريقاي بختورية خوشحالية لقيامتش ريقاي بهشتا براسي او وعدتي زوز القوري للان خواي قوري سبحانه وتعالى لو او كساري كوا ما بس دنيا زيانا بقن برزا مندي خوا لو يبرزان هندق لبياو تاكاني بيشو فرمو ديان فرمو من ثواب الحسنة الحسنة بعدها دا يتشق لباداش دي تاكا لسود قازان دي تاكا اويا تاكي بدودادي ومن جزاء السيئة السيئة بعدها خرابش خرابي بدودادي خوا بنامم دا يا ربي لويا بخشين بنتسيني جياني مروفا ببخشا لمالت ببخشا لكاتد ببخشا لعلمت ببخشا لو زماني خوا بيداي انتي بصرف نية تصي خوش بكا دلي خلشي بي خوش بكا لويا براستي لمال وثروة وسامان ولهم او تايبد من يعني كخواي قورام وكن نعمتك بي بخشي ببخشە و ڕەزیلی تێدا مەکە پێی گەورە دەبی لێ بزانە بەڕێزان و خۆشەویستان ئیذا ضاق عليك ئەمڕۆن ئەگەر تەنجیەک ئەگەر ناخۆشیەک ئەگەر بەرتەنجیەک هاتە پێشت ئەگەر دڵت تون بوو ماڵ ببەخشە دڵت خۆش دەبی ئەوە وعدەی خوای گەورەیە سوبحانه وتعالى واروها بەڕێزان و خۆشەویستان دینی خوای گەورە دووشتی زۆر تێدا میهمە یەکەم ئیخلاس و دڵسۆزی لە عیبادەت لە تاکەکردن لە بەخشینی ئەو ماڵە هەر کەسێک ماڵی خۆی ببەخشێ بەو شێوەیە دەسێتە ڕیزی چێ خوای گەورە دەفەرمێ إن الله يحب الذين اتقوا والذين هم محسنون تاکەکاران خۆشەویستی خوان ئەوانەی ماڵیش دەبەخشن خۆشەویستی خوان لۆیە ئەگە دەتوێ ئیش و کارت ئاسان بی و هەروەها دەرگاکانی خێرت لە پێش ببێتەوە هەوڵ بدا دەستێکی بەخشندە بی هەوڵ دا دەستێکی پۆلایین بی لە بەخشینی ماڵەکەت لۆیە تاکە بکە لەگەڵ خەڵکی دەزانی چی تاکە لەگە دەکاتەوە ذاتی الله تاکە لەگە دەکاتەوە الله دەرگای خێرت لێ دەکاتەوە الله دڵت خۆش دەکا الله ئەکبەر چ نیعمەتێکی گەورەیە لۆیە لە فەرمودەیەکی قودسی خوای گەورە دەفەرمێ ابن ئادەم أنفق عليك دەفەرمێ ئەی عەبدەکانی من دەفەرمێ ماڵەکان ماڵی خۆت ببەخشێ أنفق ينفق عليك ماڵت پێ دەبەخشرێتەوە خوای گەورە پێت دەبەخشێ لۆیە بزانە بەڕێزان و خۆشەویستان بەکار و کردەوەی خۆت مەنازە والله ئەوەی دەیکەی ئەوەی دەیبەخشی ئەوەی لەو تاکانەی کە دەیکەی لە هەر شتێک ئەوە منەت و نیعمەتێکی خوای گەورەیە کەواتە شکری خوای گەورەی لەسەر بکە خوای گەورە کە یارمەتی دای کەواتە فەسەنیەسیڕه لليسرا خوای گەورە ئەو ڕێگای لە بۆ تو ئاسان کردووە کە ماڵ ببەخشی کە ڕەزیلی نەکەی کە ئیشی چاک بکەی لۆیە ئیبن عەباس دەفەرموێ وصدق بالخلف من الله بڕوای هێنا باوەڕی هەیە ئەو کەسەی ماڵ دەبەخشی بەچی بەوەی لەکن خوای گەورە پێی دەبەخشرێ بالخلف واتە ئەوەی خوای گەورە لۆی دەهێڵتەوە لەلایەنی خۆی لە بەهەشتێ لۆیە ئینسان کە ماڵ دەبەخشی ئەو ماڵە لە دەستێکی خۆی دەداتە دەستێکی ترکە دەستی خوای گەورەیە سوبحانه وتعالى کە لە بەهەشتێ خوای گەورە لە بۆی هەر دەگریتن لۆیە کەواتە بەڕێزان و خۆشەویستان زۆر ئاگدار بە ئینسان بەڕاستی بە ماڵ بەخشین
و هەروە بە بەخشینی هەموو ئەو شتانەی کە تایبەتمەندی تووە بەڕاستی پێگەورە دەبی. لۆیە هەر کاتێک دیتت خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەستەچی بەخشەری دایتە تو، زمانەکی وای دایت و بەردەوام ببەخشی لە عیلمت لە زانست لە زانیاری بزانە ئەوە دەلیلی خەیریەت و چاکەی تووە. خوای گەورە چاکەی لەگە کردی کەواتە لۆیە دڵت خۆشبی بەو نیعمەتەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا. اینجا خوای گەورە دەفەرمێ وأما من بخل واستغنى ئەدی ئەو کەسەی کەوا بەڵام لە پێچەوانەی لە بەرامبەر ئەو کەسێک کە ماڵی بەخشی کە ئەبوو بەکری سەدیقە ڕەزیلی ناکە بڕوای هەیە بۆ پاداشتەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا یان بە کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله وصدق بالحسنى حسنا یان وشەی لا ئیلاهە ئیلا اللهە یان مەبەست پێ بەهەشتە پاداشتی بەهەشت بڕوای بەوی هەیە بۆیە ماڵی خۆی دەبەخشی. وأما من بخل واروها لە بەرامبەرە وی ئەو کەسەی کەوا ڕەزیلی دەکا قرچۆکە ماڵی خۆی نابەخشی وەستەغنا و بێنیازی خۆی نیشاندا دەڵێت چ پێویست دەکەم یارمەتی خەڵکی بدەم لەبەرچی ئەمن چ پێویستم بەوەیە خوای گەورە بباتە بەهەشتێ پێویستم بەو شتانە نییە بێنیازی خۆی نیشان دەدا. وەکەذەبە بالحوسنا بەو کردەوە چاکە هەرە گەورەی لوتکەی چاکە کاری کە وشەی لا ئیلاهە ئیلا اللهە یان گەورەترین چاکەی خوا کە لە ڕۆژی قیامەتی دەیدات و عەبد و بەندەکانی خۆی کە بەهەشتە بڕوای پێی نییە بێباوەڕە ئەو کەسە فەسەنویەسیڕه للعوسرا ئەو کەسە ڕێگایەکی لە بۆ ئاسان دەکرێت بەرەو ڕێگایەک دەبردرێ للعوسرا کە ڕێگایەکی زۆر سەختە هەم لە دنیای ژیانی پڕ لە سەختی و ناخۆشی و زەحمەتی دەبی هەم لە قیامەتێ دەخرێتە ناو ئاگری دۆزەخ خوا پەنامان بدە. کەواتە لێ بزانە بەڕێزان بەڕاستی ڕەزیلەکان قرچۆکەکان زۆر بەدبەختن زۆر ماروێرانن یعیشونە عیش الفقراء وەکو فەقیر دەژین ماڵیان زۆرە بەرچیان پڕ پارەیە بەڵام زجیان برسیە لە ڕەزیلیان نابەخشن خەڵکی بەختەوە ناکەن لێ دڵیان توندا ويحاسبونە ئەها بزانە دەڵێ يعيشون عيش الفقراء وەکو فەقیر دەژین ويحاسبونە حساب الأغنياء لە ڕۆژی قیامەتێش محاسبە و لێپرسینەوەی کەسانی وەکو دەوڵەمەندیان لەگەڵ دەکرێت. لێیە بەڕێزان و خۆشەویستان ئینسان دەبی زۆر ئاگداربی بەخشین نیعمەتێکی زۆر گەورەیە کە خوای گەورە لەگەر عەبد و بەندەکانی خۆی بکە. وما يغني عنه ماله إذا تردى خوای گەورە دەفەرمێ سوبحانه وتعالى وما يغني عنه ماله ئەو کەسەی ڕەزیلی دەکا ئەو کەسەی ماڵ نابەخشی چ ئیسیفادەیەک دەکا لە ماڵەکەی کەینێ لە ڕۆژی قیامەتێ ئیدا تەڕەدا کاتێک کەوا لە ناو دەچی کاتێک کەوا دەخرێتە ناو جەهەنەم کاتێک کە ئەو ئینسانە دەمری دەخرێتە ناو قۆڵتێکی پڕ لە ناو زۆر قۆڵ لە ناو کە قەبرەکەیەتی لە ڕۆژی قیامەت کاتێک کە دەخرێتە ناو ئاگری جەهەنەم ئەو ماڵ و سەروەت و سامانەتی ئیسیفادەی لەبۆ هەیە بەس پێم برێت هیچ ئیسیفادەی لەبۆی نیە سوبحان الله. لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ يتبع الميت ثلاث سێشت لەگە مردوو دەڕوا ئەو ئینسانی دەمری سێشتی لەگە دەڕوا ماله ماڵەکەی و ئەهله لەگەر ماڵ و منداڵەکانی خزم و کەس و دۆست و ئەحباب و شاگرد و هەر هەمووی برادەرەکانی هەمووی لەگەری دەڕوا وعمله لەگەر عملەکەی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم يرجع أهله وماله منداڵەکانی خزم و کەسەکانی لەسەر ڕۆخی قەبر واللهی جاریوێ جەنازە دەشاردێتەوە کوڕی مردیەکە یام برای مردیەکە دەترسێ دەرێ ناویری بستەشە دەبی زەلامێکی بێگانە کەسێشتر کە دوورە لە خزمی نیە شۆڕی کاتەوە ناو قەبری ئامادە نییە شۆڕت کاتەوە ناو قەبرەکەش باشە ئەوە خێرت لۆ دەکا ئەوە چاوەڕوانی لە دوای خۆت ئیسیفادەی لێ بکەی هەم بزانە و ماڵەکەش دەگەڕێتەوە تەنها پارچە کفنێک بە قسمەتی دەبییان نابی ئەوەی دەمینێت و عملەکەیتی ئەو ماڵی بەخشیتت لە عملەکە لە عمل و کردەوە چاکان ئیسیفادەی لێ دەکەی. اینجا خوای گەورە دەفەرمێ سوبحانه وتعالى إن علينا للهدى بەڕاستی ئەوەی لەسەر ئێمەیە خوای گەورە دەفەرمێ سوبحانه وتعالى إن علينا بەڕاستی لەسەر ئێمەیە للهدى ڕێگای ڕێنیشاندانی ئەو کەسە کە ڕین پێنیشان بدەین وإن لنا للآخرة والأولى وهر لبو وإن لنا
لبو إيميا للآخرة أو باداشتي روجي دوائية كددريتوا والأولى واروها أو باداشتي دنياي كاستفادة دك لمالك هذا يبخشي ونيا كواتب زانا إن علينا للهدى رين نشاندان لسر إيمي خواي يورد فرمي وإن لنا للآخرة وباد لبرسينوي روجي قيامة خواي يورد فرمي عايدي إيمي لو إنسانانا دبرسينوا أو آتانا براسي ديقا أوي إنسان دڵی پێڕۆناک بیتەوە ورد بیتەوە وهروەها بەڕاستی ئینسان وا دەکە کە پشت بەخوا ببەستیتت لە هەموو ئیش و کارەکانی ڕەزیلی نەکات ئای ئەو کەسە چەند بەختەوەرە چەند خۆشحاڵە کاتێکەوە ماڵ دەبەخشی خەڵک خۆشحاڵ دەکاتت ئەو کەسە چەند بەختەوەرە ئینجا خوای گەورە دەفەرمێ فأنذرتكم نارا تلظى ئەی خەڵچینە ئێمە ئاگادارتان دەکەینەوە وشیارتان دەکەینەوە بەخەبەرتان دەینین و ئاگادارتان دەکەینەوە بە ئاگرێکی جەهەندەم خوا پەنامەم بدە ئەو ئاگرە تەلەظە ئاگرێکی بلێسەدارە ئاگرێکی زۆر زۆر سوتێنەرە خوا پەنامەم بدە کەواتە بەڕێزان و خۆشەویستان خوای گەورە لێرە بە دوو شت ئاگادارمان دەکاتەوە یەکەمی شت دەفەرمێ بزانە ئینە لەنا لەلئاخرەتە وەلئولا لە بۆ ئێمەیە پاداشتی یعنی سوود و قازان گەیاندن بە ئێوە لەسەر کردەوەکانتان ئەگەر بیکەن یعنی سزا و پاداشت بەدەستی ئێمەیە و هەروەها لە هەمان کاتیشدا خوای گەورە دەفەرمێ ئاگاداریشتان دەکەینەوە لە ئاگرێکی زۆر زۆر سوتێنەر بلێسەدار ئەگەر ئێوە بەڕاستی خۆتان نەکردنەوە بەو ماڵە ئەگەر لەو دنیا ئیش و کاری چاک نەکەن بەدبەخت و ماڵ وێران دەبن لێ زۆر زۆر ئاگدار بن لا يصلاها إلا الأشقى هیچ کەسێک ناخرێتە ناو ئاگرا ناو ئەو ئاگرە ئیلا ئەو کەسانە دەبن بەدبەختترین کەسن ماڵ وێرانترین کەسن ئەو کەسانی زۆر خراپن ئەوانە دەخرێنە ناو ئاگر کەوا لە دنیا هیچ چاکەیەکیان نەکردیا الذي چێ کەسی بەدبەخت الذي كذب ئەوەی بە درۆ دەخاتەوە پەیامی خوا ئەوەی بە درۆ دەخاتەوە پێغەمبەرانی خوا ئەوەی بڕوای بە هیچ شتێک نییە لەو دنیاە وتەوەلا هەر ئەوەندەژنا پشت دەکا واز دەهێنێ پشت دەکاتن لە حەق و ڕاستی ئەو کەسانە بەڕاستی سزا و تۆڵەیەکی زۆر زیان هەیە دەڵێن زانایان دەفرن لە پرسیاریان لە حەسەنی بەسری کرد لە دەربارەی منداڵی مشریکەکان فەرمووی فی الجەنەتی وتی حەسەنی بەسری فەرمووی منداڵی مشریکەکان دەخرێنە بەهەشت عەمەن لە دەربارەی چییە ئانە دەستە بەهەشت یاری منداڵی مشریکین نین فەرمووی قال عن الله لدرباري أو آياتيك خواي يقول فرموي لا يصلاها إلا الأشقى الذي كذب وتولى أو من دارانش هيز بدرويان هيش تشان بدرو نخستوا كواتا أو من دارانا نقيش نحدي بلوغ كوا قناح يالا سبو نسري لو من دالي مشتي تشيريش دسنا بهشتي استبارد بآياتي عفدها تابستويك ابن عباس فرمي كاتب بلالي حبشي مسلمان بو بەندەی ئومەیەی عەبدی ئومەیەی کوڕی خەلەف بوو زۆر بە توندی ئازاری دەدا هەواڵیان بە ئەو بەکردا ئەویش هەستا ڕتلک زێڕی برد تابەی بکردەوە مشریکەکان وتیان ئەوە بۆ ئەبوو بەکر ئەوە دەکات ئەگەر بیلال چاکەیەکی لەگەڵدا نەکرد بێت اینجا ئەو ئاەتە دابزی گوتیان دیارە وەختی خۆی بیلالی حەبەشی چاکەچی کردیە لەگەر ئەبوو بەکر لەبەرەوەی ئەو بەکرد چاکەی لە چاویدایە بەرامبەر بە بیلالی حەبەشی لۆیە دێتن دەیکردەوە ئەگەنە مەعقولە ئەوم پارەی خۆی بدا ڕیتڵک زێر بدا لۆی بیلالی حەبەشی بکردەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو ئاەتانەی دابەزاند و فەرمووی وەسەیوجەنەبوها الئەتقا بە دوور دەخرێتەوە لەو ئاگرەی جەهەنەمە چێ الئەتقا ئەو کەسەی زۆر لە خوا ترسا ئەو کەسەی لە لووتکەی لە خواترسیدایە لە لووتکەی تەقوادایە کە ئەویش ئێبوو بەکری صدیقە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بیتن الذي يؤتي ماله يتزكى أو أبو بكري كوا يؤتي ماله مالي خوي ددا يتزكى بو أوي خوي بالفتبكا بو خوي بكرتو بو خوي باك بكاتو لقنا بو أوي بلا برزكاني بهج بدزبينيتن إنزا دفرمي براستي هم بزانتها مشاكل الذي يؤتي ماله أوي بمال خوي دكرتوا مسلمانة مال بخشين بزانة
یەک لەو شتانە ئەوەیە ئینسان لە خوای گەورە نێزی دەکاتەوە. دووەم نفسی ئینسان ڕزگار دەکە لە ڕەزیلی و یەکیشترە لەو شتانەی کەوا ماڵ بەخشین بەڕاستی یعنی هەوڵ یعنی برین ئینسان بە هەوڵ و کۆش و ماندیبوون ماڵ پەیدا دەکە کەواتە کە ئەو ماڵی دەبەخشی وەکو ئەوەی وایە لە جوهد و ماندیبوونی زۆر خۆی دەبەخشی و ماڵ زۆر خۆشەویستە لۆیە کاتێک کە ئینسان ماڵ دەبەخشی بەڕاستی گەورەترین کاری کردووە لەکن خوای گەورە زۆر گەورەیە بە تایبەت ئەگەر ئەو ماڵە خاڵیسەن مخلیسەن لە پێناوی خوا ببەخشرێت بزانەوە مالی ئەحەدین عنده من نیعمەتی تجزا ئەو ئەبوو بەکرە کە ماڵی خۆی دەبەخشی چاکەی هیچ کەسی لەسەر نییە وما لأحد عنده من نعمة هیچ کەسێک نییە چاکەی لەسەر ئەبوو بەکری هەبی سبحان الله ئیمامی ئەبوو بەکر لەسەر دەمی پێش موسڵمان بوونیشی پیاوەکی زۆر سەخی بوو هیچ کەسێک چاکەی نەبوو لەسەر ئەبوو بەکر ئیلا ئەبوو بەکر چاکەی لەسەر خەڵکی هەبوو لەبەر ئەوەی نەفس و دڵ و دەرونی چاکەکارانە بوو حتا دەفەرمێ سوێن بەخوا پێشوەی مسلمانیش بم ئەمن ئارەقم نەخواردتەوە پیاوێکی مرد بووە من نعمة تجزى كوا تاكي برابر بداتوا إلا ابتغاء وجه ربه الأعلى أدي لبتصير أو مالي خوي دبخشي أو هم زيرو بارو دينار درهما عبد بندي بيدا كرتوا إلا ابتغاء وجه ربه الأعلى تنهام بستي رزا مندي خداي قوريه سبحانه وتعالى ولا سوف يرضى بشكو قمان اي مجد دوا روج لروج قيامته رازي دكي وترازي دكين بوي كوام چی بوێ ئەبوو بەکر پێی دەدەی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ڕۆژێکیان پێغەمبەری خوا ناو سەحابەکان دانیشت بوو فەرمووی چێ ئەوڕۆ شوێنی جەنازە کەتیە ئیمامی ئەبوبەکر فەرمووی ئەمن یا رەسوول الله ئەو جارە فەرمووی ئەدی چێ ئەوڕۆ سەردانی نەخۆشەکی کردیا ئیمامی ئەبوبەکر فەرمووی ئەنە یا رەسوول الله ئەمن ئەی پێغەمبەری خوا فەرمووی ئەدی چێ ئەوڕۆ ئەو ئیشەی کردی یەک سەدەقەتی کردیە فەرمووی ئەنە یا رەسوول الله کۆمەڵێک شتی گوت هەر ئیمامی بەکر فەرمووی ئەمن ئەی پێغەمبەری خوا فەرمووی هەر کەسێک ئەو چەند سیفەتەی لێکەوبیتەوە دوعیە من ئەبواب الجەنەة الثەمانیە لە هەر هەشت دەرگاکانی بەهەشت بانگ دەکرێ دەچێتە بەهەشت تەوەری پێنجەم سوود و پەندەکانی ئەو سوڕەتە پیرۆزە یەکەم مرۆڤ هەر یەکەو بە شێوەی و زۆرێک ژیانی دنیا بەسەر دەبات بەڵام ئەوەی ئاراستە و مەبەستی مرۆڤ بەرەو چاچی و باشی دەبات بيرو باوركيتي خو دفرن فأما من أعطى واتقى وصدق بالحسنى براسي بيرو باوري راستو دروستو تاك إنسان هانددات لبهم إيشو تاكي خالدوا تاكترين وكاريغرترين هو كاري تاكا كردن يارمتي داني خلق بروابون بروجي دوائي تاكو كرداري باش همون ريقا سختو ناخوشكاني روجي دوائي آسان وخوش دكات خاڵی سێم سەرچاوی هەموو خراپە و چروکی و پشتکردن لە هەژار و نەدار و پێویستان بەهۆی بڕوانەبوونە کردداری خراپ و گوناه و تاوان ڕێگا و کۆسبەکانی ڕۆژی دوایی سەختتر و ناخۆشتر دەکات ئەوانەی بێباوەڕن بەڕاستی خەڵکی دەچەوسێنەوە خەڵکی فەقیر و هەژار دەکەن ئاگایان لە قوتی خەڵک نییە خاڵی چوارم ڕێنمونی هیدایەت بۆ بڕواهێنان تەنها لە دەسەڵات و توانای خوای گەورەیە خوای گەورە فەرمووی ئین عەلەینا لەلهودا یعنی بەڕاستی هیدایەت تەنها بەدەستەمەیە ئەو هەر ئەویش یارمەتی دەرا بۆ کردەوەی چاک و باش خاڵی پێنجەم ماڵ بەخشین چەندین سوودی هەیە لە دنیا و دواڕۆژ سوودەکانی بۆ دنیا سوودەکانی ماڵ بەخشین لە دنیادا یەکەم تەقوا و ترسی خوا دروست دەکات لە دڵی مسلمان خاڵی دووەم ئاکار و ڕەوشتی بەخشندەیی سەخاوەت دروست دەکات لە بۆ مرۆڤ خاڵی سێم سەلماندنی بڕوای بڕوادارە خاڵی چوارەم بەختەوەری و خۆشی لە دڵی مسلمان دروست دەکات خاڵی پێنجەم چارەسەری دەرد و نەخۆشیە خاڵی شەشەم ماڵ و سامان دەپارێزێت لە فەوتان و لە ناوچوون کاتێک کات و ماڵ دەبەخشی ماڵەکەشت دەپارێزرێ لە هەموو جۆرێکی لە ناوچوون خاڵی هەفتەم و کۆتایی بەرەکەت و پیرۆزی دەخاتە ناو ماڵ و سامان ئەوە سوودەکانی لە دنیا سوودەکانی بۆ ڕۆژی دوایی یەکەم دوو سوودی هەیە مرۆڤ دەپارێزێت لە ئاگری دۆزەخ پێی دەچێتە بەهەشت خاڵی بە لەژێر سێبەری عەرشی خوای گەورە پەروەردیگار دەوەستێندرێت وەکو پێغەمبەری خوا فەرمووی سەبعەتون یوظیلوهم الله فی ظیله یومە لا ظیل ئیلا ظیله هەفت چینە خەڵکان
لەژێر سێبەری عەرشی خوا دەبن لەو ڕۆژەدا هیچ سێبەرێک نیە تەنها سێبەری عەرشی خوا نەبێ یەک لەوانە ورجل تصدق بصدقته حتى لا تعلم شماله ما تنفق يمينه کابرا ماڵێک دەبەخشی زۆر بەدڵسۆزی زۆر بەنهێنی دەستی چەپ ئاگەیلینە دەستی ڕاستی بەخشیە خاڵی شەشەم ڕوونکردنەوە سەبارەت بە گەورەی و ڕێزی ئەبوبەکری سیدیق ئەبوبەکر ناوی عەبدوڵای کوڕی قوحافەیە لە دوای ڕووداوی فیل لەدایک بووە لەگەر پێغەمبەری خوا تەمەنیان زۆر نەبوو طبعا کەمێک لە پێغەمبەری خوا بچووکتر بووە پێغەمبەری خوا لە ساڵ فیل لەدایک بوو ئەو لە ساڵی دوایی لەدایک بوو یعنی لە پێغەمبەری خوا بە تەمەن بچووکتر بوو لە تیرەی تەیمیە لە هۆزی قوڕەیشە نازناوی ئەبوبەکر بوو ئەبوبەکر ناسرا بوو نازناوی سیدیقی پێبەخشرا بەهۆی تێز پێشبخەری و دوودڵی نەکردن لە بڕواهێنان و باوەڕکردنی بە هەموو شتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا دەفەرمێ ما دعوت أحدا إلا كان له كبوة بانگەوازی هەر کەسێکم کرد إلا هەروەستەچی کردیا إلا أبا بكر إلا أبو بكر نبي هەر یەکەوسەر گوتم خوای گەورە وحی لۆ ناردیمە و بوویمە پێغەمبەر یەکەوسەر گوتی أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله بەو یەکەم کەس بوو لە پیاوان بڕوای هێنا هەر لەگەڵ مسلمان بوونی چەند کەسێکی پێنج کەسی لەگەڵ خۆی کردا شەش کەسی لەگەڵ خۆی کردە مسلمان لەوانە عوسمانی کوڕی عەفان سعدی کوڕی ئەبی وەقاس طەلحەی کوڕی عوبەیدوڵڵا عەبدوڕەحمانی کوڕی عەوف زوبەیری کوڕی عەوام ئەو پێنج کەسە یەکەوسر هینە ناو ئیسلام و کردنی بە مسلمان پێنج کەس هاوڵ و دۆستی دێرینی پێغەمبەر ویان لە پێش مسلمان بوونیشی هەر لەگەر پێغەمبەر دۆست و برادەر بوو لە ناو شار و لە کۆچدا ڕەفیقی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم خەزوری پێغەمبەری خوا بوو کە خات و عائشەی کچی خۆی دا بە پێغەمبەری خوا گەورەترین کەسە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم جێنشینی پێغەمبەر بووە یەکێکە لە دە موژدە بێدراوەکان واتە یەکێکە لە عەشەرەی مبەشەرە کەسێکی بازرگان و دەوڵەمەند بووە بەهۆیەوە چەندین شار و وڵات گەڕاوە بەشداری جەنجی بەدر و هەموو جەنگەکانی تری کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی نەخۆشیەکەی ئەوی ڕاستبات بە پێشنوێژی کردن بۆ مسلمانان هەڵوێسی توند و خۆڕاگری هەبووە بەرامبەر بە هەڵگەڕاوانی يعني مرتدەکان لە دوای کۆچی دوایی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەردەمی ئەو چەندین وڵاتی وەکو شام و بەشێکی زۆری عێراق ئازاد کرا سەرناس بووە شارەزای نەژادی عەرەب بووە يعني سەرناسی یەک علمەکی تایبەت بووە ئەوەیە کە وەختی خۆی دەیانگۆ سەرناس زۆر شارەزا بووە لە تیرەکانی قوڕەیش و هەروە خەڵکی زۆر بە چاچی ناسیوە هەرگیز لە سەردەمی نەفامیشدا ئارەقی نەخواردۆتەوە داوەن پیسیش نەبووە هەروەکو قەت سەجدەی بۆ بت نەبردووە چەندین کەسی بە پارە دەکڕینەوە ئازادی دەکردن ڕزگاری دەکردن لەژێر دەستەیی بێباوەڕان لە ساڵی سێزدەی کۆچی بە نەخۆشی وەفاتی فەرموو لە تەنیشت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم نجرة وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين